من وەکو خاوەن پەراوگەیەک دڵخۆشین بە کرانەوەی قوتابخانەکان دەستپێکێکی تازەیە بۆ ئەوەی پاش دابڕانێکی زۆر بۆ ماوەی ساڵێکە کە هەموو کارێکی گەورەی کردە سەر کار و کاسبی هەموو کەسێک مناڵ ئێستا خۆشیە کەتە ناو دڵیان مناڵی خۆم ئێستا باز دەکەم ماوەکە باوکە کەنجین ئەڕۆم بۆ مەکتەب هەست دەکەم زۆر بە دوای داوە یعنی ئەو کەلیماتانە ئەو حروفانە فێر بووە سێ بەشی لەبیر کراوە. من زۆر گەشتبینم بکردنەوەی کتێب قوتابخانەکان بۆ نێوجوانان و ئەوانی تر بەڵام لێرەدا بێ خۆپارێزی بکەین بەهۆی ئەو ڤایرۆسە دوژمنکاریە بە حەقەت کە ماڵی هەزارەها ملیۆنها کەسی وێران کرد لە هەموو سەرتاسەری جیهان پێویستە ئێمە خۆمان ئاگادار بین و سەڕای لایەنی ئابوووریەکەش بەڕاستی زەرمەند بووین ئێمە زۆر شتمان هێناوە بۆ خۆ ئامادەکرد بۆ قوتابخانە بەڵام بەداخەوە بەڵام لای ئێمە ژیانی خەڵک ژیانی مناڵەکانمان ژیانی دراوسەکانمان دۆستەکانمان ئەو لا گرنگتر بوو لە بژێوی ژیانی خۆم بە حەقەت. طبعا هاي المختبرات هي مهمة جدا لطلبتنا بحيث أنه بالسابق كنا نعطيهم فقط الجانب النظري فالجانب النظري ما يتطبق مثل ما يعني تاخذ فكرة كاملة مثل ما يطبقونه بالجانب العملي. نحن كطلاب ناخذ المادة اللي تحتوي على الجزء النظري والجزء العملي عن ناخذها بالنظري مجرد عن نقتبس الفكرة لكن ما عاد تكتمل الفكرة. وتحته طبقة من الفلين يكون عازل حتى لا تسبب الحرارة. Bahçe lezzetli. Esnaftan da pek fazla bir şey almıyor. 2 kilo alan müşteri bu hafta 1 kilo alıyor mesela. Bir sonraki hafta yarım kilo alıyor. Sürekli böyle düşüşe geçiyor. Esnafta da sıkıntı var, yerel halkta da sıkıntı var. Pandemi sürecinde olduğumuz için bir sürü herkese bayağı bir ciddi sıkıntılar var. Ben biliyorum da bir artist olacağımı. İşine ettiler yani. Virüsten millet dışarı çıkmıyor ki. Malı al gel, sat ölü niyetine git eve. Hanım da gözüne bakar, sen de onun gözüne bakarsın. Sesin kesilir, aç kalırsın, aç. Bakar mısın? Şuna bir poşete koyar mı? Helal sana be. Arif abi ben artist oldum Arif abi. Ankara'daki balıkçı gibi yapayım mı? Selaman abla da buradan aldı bir lira borcu kaldı.